دەستگای خێرخوازی بەخشین و سنگەی چەمچەماڵ لە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزدا و لە درێژەی چالاکیەکانیدا هاوکاری مادی بەسەردایان خانەوادی کەم دەرامەت و سەرپەرشتیاری منداڵی بێباوکدا دابەش کرد. دیارێمەوەک و دەستگای خێرخوازی بەخشین و سنگەی چەمچەماڵ کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە کە مانگێکە پڕ لە بەرەکەت، پڕ لە خێر، پڕ لە سەدەقە، پڕ لە ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە، کە ئەمڕۆ لەم پرۆژەیە کە لە ڕێگای خێرخوازێک لە دەرەوەی وڵات محەممەد نەجات جوبراییل کە لە ڕێگەی کە حاجی هاشمەوە بڕی 12 ملیۆن دینار مان بۆ هاتووە بەسەر 7 ماڵە دابەشمان کردو ماڵی 170,000 کە کاتە 100 یۆرۆ هەر لە سەر بڕیاری خۆی کاموو ماڵی 100 یۆرۆی بینێ. خوای گەورە لی ڕازی بێ، خوای گەورە لی قبول کە، خوای گەورە لەگە پێغەمبەر صلی الله علیه و سلم حەشری کە فەرمی ئەنە وەکافی اليتیمی هاتەینی فی جەنە، کە ئەم 7 ماڵە هەر هەمووی ماڵی کەم دەرامەت و بێباوک و هەژار و نەخۆشە. ئێمە داواکارین لە خێرخوازان لە ڕێگەی کەناڵی پەیامەوە، لە ڕێگەی هەموو پەیج و ئەکاونتەکانی دەستگای خێرخوازی بەخشینەوە کە هاوکارەکانیان بگێنە دەستگای خێرخوازی بەخشین. دەستێکی ئەمینە بە بەڵگەوە بە شێوازێکی ڕێکخراوانەوە کە ئێمە ئەم خێرانە ئەگەینە دەستی خەڵکە هەژارەکان پاش تەحقیقکردن، پاش بەدواداچوون اینجا خێرەکانیان دەدەین. دایکان و سەرپەرشتیارانی منداڵانی بێباوک سوپاسگوزارن کە بەخشین هەمیشە بۆتە پردی گەیاندنی هاوکاری و دەستی میهرەبانی خێرخوازان و هۆکاری پەروەردەی دروستی منداڵەکانیان. پیرۆزبایی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەموو مسلمانانی جیهان ئەەکەم ئێمە وەکو کەس و کار و وەکو دایکی مناڵی بێباوک ئەم لەم دەستگای بەخشینە هاوکاری وەرئەگرین، ئەمان بوونەتە پردی پەڕینەوەی ژیان بۆ ئێمە. ئینشاءالله ئەو هاوکاریانی ئەوانیش ئەو کەسانەشی کە هاوکارن ئەبێتە پردی پەڕینەوەی ئەوان بۆ بەهەشت. ئێمە چاومان لە کاری خێرخوازیە، چاومان لەوەیە کە ئێوە هاوکاری ئێمە بن. سوپاس بخوا ئێوە هاوکارن، دەستێکی ئەمین بوون هەموو کات لە جەژنەکانە لە بۆنەکانە هەموو کاتی هاوکاری ئێمە بوون و داوامان لە خێرخوازان و خوا پێداوان هەیە کە دەستە ئەمینەکەی ئێوە لە بیر نەکەن، هەموو کات هاوکارتان بن لەبەرەوەی ئێمەش بە هاوکارەکانی ئێوە مناڵەکانمان پەروەردە بکەین. ئینشاءالله ڕۆژانێ بێ ئێمەش منداڵانی وا پەروەردە بکەین کە جێگەی ئێوە بگرێتەوە لە دنیا. ئێمە سەرەتا سوپاسی خوای گەورەکەین بۆ ئەم دەستگایە، ئەم دەستگایە ماڵی ئێمەیە، ئەم دەستگایە بۆ بە ماڵی باوک بۆ ئێمە. بەڕاستی من خۆم مناڵی بێ باوکم هەیە، زۆر سوودمەندم لەم دەستگایە لە هەموو ڕوویەکەوە. ئەم دەستگایە زۆر هاوکاریمانەکە بە مادی، بە جلوبەرگ، بە خواردن، بە هەموو شتێک هاوکارمانە. پاداشتی لای خوای گەورەیە. ئینشەڵا ئەم هاوکاریانە سوپاسی ئەو کەساکەین کە ئەم هاوکاریانە نێرێ، سوپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەین کە بە دەستێکی ئەمینەوە تەواوی هاوکاریەکانە گەیەنێتە دەست ئێمە سوپاسی خوای گەورە ئەکەین کە ئەم دەستگایە هەیە، سوپاسی ئەو کەسەشەکەین، دوعای خێریان بۆ ئەکەین کە ئەم هاوکاریانە گەیەنێتە ئەم دەستگایە. دەستگای خێرخوازی بەخشین دەرگای میهرەبانی کردوتەوە بۆ سەرجەم خێرخوازان تاکو پێکەوە بتوانن ئازار و ناڕەحەتی سەر هەژاران و فرمێسکی چاوی منداڵانی بێسەرپەرش دابەرن و دڵخۆشی بکەنە میوانی ماڵەکانیان. ڕەوی محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.